خۆی لە ئۆپراسیۆنی سەربازیە یەکێک لە شتە گرنگەکان ئەوەیە هەڵبژاردننی کات و شوێنە و هەچ کەسێک مبادەعە بەدەستیەوە بێت ئەو زیاتر علاسا سەرکەوتوترە بێت لە ئۆپراسیۆنی سەربازیە یعنی هەر کەسێک دەست پێشخەری بکە ئەوە چۆن بڵیت سەرکەوتن زیاتر بۆ ئەوە عنصری مباغاتە و مفاجعە زۆر مهمە لە ئۆپراسیۆنی سەربازیە بۆیە تەوقیتەکە کە هەڵی بژاردووە رووسیا زۆر بە بەرژەوەندی رووسیا بوو لە بیدایەتە هیچ دە بەرژەوەندی ئۆکرانیا و غەرب و ئەمریکا و ناتۆ نەبوو بەڕاستی ئێستاش ئەگەر دیقەت بیت ئەوان زیاتر کاتیان پێویستە بۆ ڕوبەڕووبوونەوەی لەبەرچی لە بەرژەوەندی رووسیا بوو سەرەتا لەبەرەوەی ئەو تەحدیدی شوێن و کاتی کردووە لە بەرژەوەندی ئەو خۆی هەڵی بژاردووە لەکوێ ڕوبەڕوو ئەبێتەوە و لەکوێ لە چ کاتێکان دەست بە ئۆپراسیۆنەکە هاکە ئەنی پێشتر خۆی ئامادەکاری بۆ کردووە بەڵێ پێشتر لەسەر ناوچەکان و تەحشیدی قواتی کردبوو هێزی کۆ کردبووەوە هێزەکانی ئامادە کردبوو مانۆڕێکی سەربازی لەگەڵ بیلاڕوسیا کرد ئەمانە هەموو ئاماژە بوون حەجمی ئەو هێزانێکی هێنابێتی جۆری هێزەکانی جۆری ئیحتیمامدانەکانی بە گرنگی ئۆپراسیۆنەکە کە خۆی پۆتینی ڕاستەخۆ سەرپەرشتیە کرد ئەمانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی کە دەست پێشخەری لە دەستی ئەوایە و ئەو تەحدیدی ئەوەی کردووە لە چ کاتێک و لە شوێنێکە سەبارەت بە وەرزەکانینی بۆ لایانی شەڕ هەڵبژاردننی وەرزەکەش هەر لە بەرژەوەندی خودی ئەو ناوچەیە خۆی بڵێن ئۆکرانیا کاک حەکیمجان ئەو ناوچەیە خۆی بە ناوچەیەکی هەر سارد و شێدار و باراناوی بەفراویە خۆیان خەڵکی ئەو ناوچانە فێرن ینی وەکو ناوچەکانی ترنین بەڕاستی لە هەموو مەناخێک و لە هەموو بارودۆخێکە ئەتوانن ئۆپراسیۆنی سەربازی ئەنجام بدەن بەس وەکو تاکتیکی شەڕەکە چۆن بووە تا ئێستا 4 ڕۆژە رووسیا سەرکەوتوو بووە چووکانێکیان پێشبینەوە بوو لە ماوەیەکی کەمدا ئۆکرانیا دەکەوێت بە بەراورد بە هێزی ڕووسی و هێزی ئۆکرانی نەخێر سەرکەوتوو نەبووە یاخود ئەتوانی بڵین ئەو پێشکەوتنی بەخۆوە نەبینیوە بەڕاستی چکە چاوەڕوان نەکراو بوو بۆ دووهەم هێزی دنیا لە ڕووی ئاستی سەربازی و توانای سەربازی و تەکنەلۆژیای سەربازی و ژمارەوە بەو شێوەیە پێشڕەوەکانی بەرەو پێش نەچێت بەڕاستی لە ماوەی 4 ڕۆژە باش بەس بۆچی هۆکاری چیەنی ئۆکرانەکان خۆیان توانایی بەرەنگاریان هەیە لە بواری سەربازیە بەهێزن یاخود پەیوەندی بە هاوکاری وڵاتانە لە ڕووی بڵێن لۆجستیەوە بۆ ئۆکران لە ڕووی سەربازیەوە نەخێر مقارنە لە بینی سوپای ئۆکرانیا و رووسیا ناکرێ وەکو مقارنەی هێزە بەهێزترن یاخود بەهێزتر نین ئەوە شتێکە بەڵام ئەوان بڕیاری بەرگریان ناوە دوو ئەوەی کە ئەوان باسمان کرد لە پێشە رووسیا خۆی کات و شوێنی هەڵبژاردە بوو ئەمان لە بەرژەوەندیان نەبوو لەو کات و شوێنیان ڕوەڕووی رووسیا ببنەوە چکە تووشی خەسارەت و زیان لێکەوتنێکی زۆرە بوون ئەگەر لەوێ شەڕیان کردە لەسەر چنوورەکان و مۆزوعی دیفاعیان لێبایە و ڕوبەڕووی رووسیا بوونەوە بۆیە ئەمان چیان کرد بۆی لە مەسلحەتیان بێ یاخود لە بەرژەوەندیان بێ رووسیان هێنا بەرەو قوڵایی کە رووسیان هێنا بەرەو قوڵایی لەوێ لەو تاکتیکە یاخود لەو استراتیژە ئیسپادەیەکی باشیان کرد هێزەکانی رووسیا زیاتر گەر جەنابەت سەیری بکەی زیاتر بە یەکەی زیری پۆش و پیادەی ئالی مەسەن مەشاتی ئالی و ئەوانە زیاتر هجوومەکە ئەمانە جۆرە هێزێکن مەسەن خەواس و هینی تایبەتی خۆیانیان هەیە مەسەن لەوانە پێویستیان بە ئیکتالە پێویستیان بە پڕکردنەوەی کەموکورتەکانیان هەیە لە ڕووی تەقەمەنیەوە لە ڕووی سوتەمەنیەوە لە ڕووی هیلاکبوونی تاقمی دەبابە و ئالیاتەکان ئەمانە وای کرد کە تۆزێک حرەکەی رووسیا بەڕاستی بەتیتر بێ و ئەوان هێنانن بۆ ناو ناوشارەکان و بۆ ئەو شوێنانەی کە حرەکەی مەجای مناوەرەی قواتی دروع یاخود هێزی زیری پۆش کەمترە لە وەک لە دەشتایی و لە شوێنەکانی دەرەوەی شارەکان بۆیە لەمایە لەو استراتیژیە ئەوان سەرکەوتوو بوون بەڕاستی ئۆکرانیەکان بەڵێ باشە بەس لە هەندێک شوێنەی خۆی هەڕووسەکان لە ئاسمانەوە دابەزین بۆڕۆنە دەوروبەری کێفی پایتەخت هەندێک بنکەی سەربازی بڵێن فڕۆکەکانی سەربازیان کۆنتڕۆڵ نەکردووە فڕۆکەخانەکانیان کۆنتڕۆڵ کردووە بەڵام ئەوەی کە سیر بوو توانای بەرگری ئاسمانی دیفاعجەوی ئۆکرانی بەڕاستی سەرسوڕێنەر بوو کە ئەمریکیەکان خۆیان سەرسام بوون ئەو زۆر زانیاریان نەبوو کە ئۆکرانیەکان لە توانای ڕوبەڕووبوونەوەی هێزی ئاسمانی و یاخود بەرگری ئاسمانیا ئەوەندە بەتوانا بوون بەڕاستی ئەوەش کاریگەریکی بەهێز بوو بۆ وەستانی ئینزالەکان لە ئاسمانەوە یاخود بەزیست ئاسمانی ئۆکرانە لە ڕووی سەربازیەوە دەستی ئۆکرانەکان خۆیانە یاخود دەستی بڵێن دەستی رووسەکان چونکە ئێستا
بڵێن هاتوچۆی فڕۆکەی مەدەنی لەسەر ئاسمانی ئەو وڵاتە نەما وەزۆکو لە ڕۆ سەربازیەکەی و کۆنتترۆلی ئاسمانی ئەزانی چۆنە کاک حەکیم خۆی سێ-چوار مەرحەلە هەیە لە کۆنتترۆلکردنی ئاسمانەکەیان پێڵێن مووقف جەوی ملائم، ئەویان پێڵێن سەیتەرە جەویە، ئەویان پێڵێن سیادە جەویە، یعنی ئەمانە ئێستا تقریبا رووسیا مسەیتەرە بەسەر ئاسمانی ئۆکرانیا بەڵام لەگەڵ ئەوە شامەسەن سیادەی جەوی نییە. سیادەی جەوی ئەوەیە کە لە ڕووی لە ئاسمان و لە ئەرزەوە هیچ تهدیدە لەسەر فڕۆکەکانی یاخود هێزی ئاسمانی رووسیانە بێ. ئەوان تقریبا مسەیتەرن لەبەرەوەی تەفەوقی جەویشیان هەیە تا حدێک نەکرد سەیتەرە، لەبەرەوەی بڵێن سەرکەوتوترن بەسەر ئاسمانە یاخود زیاتر زاڵترن بەسەر ئاسمانی ئۆکرانیایە. هێزی ئاسمانی ئۆکرانیا زۆر بەهێز نەبوو لە ڕووی ژمارە و لە ڕووی جۆری فڕۆکەکانیان لە چاو ڕووسەکانە. باش ئەی چۆن هاوکاریەکان دەکە مادەم ئێستا فڕۆکە نەبێ ئاسمان بەرزی تا ڕادەیەک بەرز وڵان رووسیا کۆنتترۆل ڕۆژانە هەموو وڵاتان ئەوەندە بڕێک هاوکاریمان وەکو هاوکاریەکان بەشێکیان پێشتر گەیشتە بوون لە ڕێی ئاسمان و لە ڕێی دەریایی ئەوانەوە. ئێستا تقریبا لە ڕێی ڕۆمانیا و پۆلۆنیا ئەو وڵاتانەی کە لە وشکانیەوە سنوورن بە ئۆکرانیا زیاتر ئەگات.